ئاگاداری بیرکردنەوەکانە بە چونکە دواتر ئەبن بە دەربڕین، ئاگاداری دەربڕینەکانە بە چونکە دواتر ئەبن بە کردار، ئاگاداری کردارەکانە بە چونکە دواتر ئەبن بە خوو، ئاگاداری خووەکانە بە چونکە دواتر ئەبن بە کەسایەتیت، ئاگاداری کەسایەتیت بە چونکە قەدەرت دیاریەکە. لەم ژیانەیە هەموو شتێک کاتێکی ڕاستی خۆی هەیە، پێویستە بزانیت لەکوێدا قسە ئەەکەیت و لەکوێدا بێدەن ئەبیت، ئەبێ بزانیت خەمەکانت لای کێ باسەکەیت و لەکێ بە دووری ئەگریت، هەنگاو بەرەو کوێ ئەدەیت و لەکێ دوور ئەکەویتەوە. لە گرنگترین بڕیارەکانی ژیانت ئەوەیە بزانیت چ کاتێک هەنگاو ئەنیت و چ کاتێک ئەوەستیت. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو دەرهێنەرێکی خۆشەویست لە شارە جوانەکەی هەولێرەوە لەگەڵمانایە، دەرهێنەرێک جیشانازی هەمووانە، بە کۆتاییشی وای کرد کە ئێمە جارێکی تر عاشقی دراما و جارێکی تر عاشقی ئەو کارە هونەریانە بین کە باسی مێژوو کەسایەتی کوردیە جوانەکانەکات. ساڵانێکی زۆر زۆرە لە بواری سینەمایە کار ئەکات و خاوەنی چەندەها فیلم و چەندەها کاری جوان و چەندەها بەرهەمی جوانە و دووەکارەکانیشی درامای ئادیابین بوو. ئەزیزانم دەرهێنەری زۆر زۆر خۆشەویست مامۆستا حەسەن عەلی. کاک حەسەنگیان بەخێر هاتیت. زۆر سوپاس خان. زۆر زۆر خۆشحاڵم کە ئەم شەو میوانیت لە لامان ئەرکت کێشا لە هەولێرەوە بۆ ئێرە دیاڕەبی بەخێر بیت. زۆر زۆر خۆشحاڵ بووم. ئەگەر پرسیاری یەکەم لەسەر ئەو دەستپێکی قسەیە بێت، تۆ لەو کەسانیت کە پێش قسەکردن بیر ئەەکەیتەوە و پێش کردار بڕیار ئەیت یاخود نەخێر هەموو شتێکت بۆ خۆتە لە دوایی کارەکانت ئەنجام دەدەی؟ هەڵبەتە پێشێکی سوپاسانەکەم بۆ میوانداریم لە بەرنامەکەی جەنابەت. هەڵبەتە من زۆربەی حەڵقەکانی کە جەنابەت ئەو بەرنامەت پێشکەش کردووە زۆرم بینیەوە بە دڵمە. بەرنامەیەکی هونەری زۆر سەرکەوت و جوانە. زۆر زۆر سوپاسی ستافەکەشتانەکەم کامڕۆ منتان میوانداری کرد لەم بەرنامە بتوانین چەند پەیوێک چەند وشەیەکی باش گفتوگۆی لەسەر بکەین. بەڵێ سەبارەت بە مەسەلەی هەڵبەتە من هەموو لە کاری هونەری خۆمدا شتەکانم هەمووی بە قۆناغی بیرکردنەوە و پێچ و دراسەدا دەڕوا و هەم لە بواری ژیانی خۆشم، چون مەسەلەی خوێندەوەم لەسەر باری دەروون ناسی و فەلسەفە و ئەو شتانە کردووە. کردارم ڕۆژانە یان پەیوەندیەکانم هەمووی بە قۆناغی بیرکردنەوەدا دەڕوا. ئەم پێشێکی جەنابەت پێشکەشت کرد هەڵبەتە وایە بێ بزانی نهێنیەکانی خۆت یان دڵی خۆت لە لای چی ئەەکەیتەوە و ئەو بیرکردنەوانی کە بە تەمای بیری لێ بکەیتەوە چۆن بیری لێ ئەەکەیتەوە. ئەمانە هەمووی کاریگەر لەسەر کەسایەتیت هەیە، لە ڕووی ژیان و ژیانی کۆمەڵایەتی لە ڕووی کاری هونەری کە ئەنجامی دەدەی. بەڵێ زۆر زۆر ڕاستە. هەندێک کات ئەو دقەتی ئەو کەسانەیەم کە کەوان یعنی دەردی خۆمانەڵێ قسە بجاوە ئەنجابیها قسە فڕێیان بەبێەوەی بیرکەنەوە کە بریندارە بیت، بەبێەوەی بیرکەنەوە کە ئازارت پێگات. جوانترینی مرۆڤەکان ئەوەیە کە بیر ئەکاتەوە ئینجا ئەڵێت و هەڵبەتە جەنابیشە دەرهێنەری لە بیرکردنەوە بەشێکە لە ژیانی تۆ و بڕیاردەری ژیانتە. ئەمە وای کردووە کە کارەکانیشە جوانتر و جوانتر قوڵ بوونەوەی تیا ڕوئەیە. مامۆستا چ کاتێک هەستت کردووە کە تۆ عاشقی هونەریت، عاشقی سینەمایت، عاشقی ئەو شاشەیت، لە چ تەمەنێکە ئەو عاشق بوونە ڕوویدا؟ لە تەمەنی مناڵیم بوو، ینی تازە بەبیرم دێ تەلەڤیزیۆنمان کڕی بوو وازانم لە ساڵی هەفتاکان بوو، ینی مناڵ بووم ئەوە لە دەوری 8 ساڵ تا 9 ساڵ لە ساڵی هەفتاکان شەوانە سەهرەی تەلەڤیزیۆنی هەبوو، ینی فیلمێک لە سەعات 11 بە دواوە پێشانەدرا، ینی منبین بووم لەسەرەوەی کە هەمووشێ ئەبووە ئەو فیلمە ببینم. داو کاتی فیلمی شالی شاپلینیان زۆر چارلی چاپلینە ئێمە هەر پێمان و شاڵی شاپلن بەڵێ ئێستاش خۆمانە ڕاڵیت. بەڵێ جا ئەو کاتە ئەمە یعنی ئەبووە شەوانە بیبینم. زۆر فیلمیشە بوو ینی تێری نەئاگەشتم، بەڵام ئەجوواکەی هەستمە کرد
ینی فیلم شتێکی سەحرە کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆی لەسەر ئینسان هەیە ڕاستە ئێتر ئەوە لەگەڵ ماژیە بیرمانی جاری کەش باسم کردووە لە یەک دوو بەرنامەیە هاوڕێکم لەگەڵم بوو لە مەکتەب من خۆم بیرم نەمابوو دوای ڕۆژێک کە فیلمێکم لە سینەما پەخشکرا پێشاندرا هەدووتی لە پۆلی چواری ابتدایی بەیەکەوە مامۆستا لێمانی پرسیوە هەر کەس حەزەکە ببێ بەچی کەوتوتە حەزەکەم ببم بە دەرهێنەر بە ئەکتەر هەموو پۆلەکەش پێکەنیوە من سێرم گوتم خۆم بەبیرم ناگوتی با من بەبیرم دێ ئێستا کە فیلمەکان دەبینم لە سینەماومانە هاتوو ئەو شتەی بەبیرم هێنایەوە یان لەگەڵم ژیاوە ئەو شتە چەند خۆشە ئەو شتە بەڵێ خاصن هاوڕێی مناڵی ئێستا بە هەمان شێوەی جەنابەت ئەوەت باس کرد من لەم ماوەیە چوومە شوێنێک چوومە نەخۆشخانەیەک دایکم برد تەلەفۆنم بۆ هاوڕێکم کرد ئەویش بە هەمان شێوە پێکەوە سەعیمانە کرد من هەمیشە منە بم بە ئەکتەر ئەوێ بوو منە بم بە دکتۆر جاکە چووم سێری مێزەکەی و جەوەکەی و ئەو خەونەی هێناوەتە دی و ئەویش بە هەمان شێوە زۆر شتێکی خۆش بوو بەس بیرم بووە میجا ئەم جارەیوت ئەو زۆر زیرەک بوو پێکشە سەعیمانە کرد ئەو نۆنێ هێنا من دەرەجەکەم چونکە نەم ئەتوانی مەسەلەن سێری جغرافیا مێژوو شتانە حەزم لە نواندن بوو حەزم لە بەهرەکەی خۆم بوو ئەمە شتێکی زۆر خۆشە کە خەونەکەت ئەهێنی هونەر وای ڕاتەکێش ئەگەر لە خەون و خەیاڵ و لە هزر تابێ خۆی هونەر سحری هەیە بە تایبەتی هونەری فیلم هونەری دراما شانۆش بە هەمان شێوە سحرێکی هەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر فکر و مێشک و دڵی ئینسان هەیە ڕاستە هیچ کاتێک حەزت لە شانۆ هەبووە کاری دەرهێنانی بۆ بکەیت یاخود عاشقەکەی تۆ لە زیاتر لە سینەما بەڵێ من سەرەتا لە شانۆ دەستم پێ کرد و حەزیشم لێ وەرخەونی سینەمام هەبوو بەڵام ئەو کاتە سینەما نەبوو لە ساڵی نەوەتەکان من یەکەم جار لە ساڵی 96 لە تیپی وەزارەتی ڕۆژشەمێری لەوێ دامەزرام لە ئیشم کرد لە تیپی شانۆیە یەکەمین شانۆ وەکو ئەکتەر بەشداریم کرد پێکەین نومارەکان بووی مامۆستا لە تیفنەمان بوو یەکەمین جار دەورێکی تقریبا ناوەندی نێزیکی سەرەکی بوو ڕۆڵەکە بەڵام پێشتر تێست و پرۆڤەی پێکردم لە ڕۆڵەکەی خۆم سەرکەوتوو بووم ینی هەو ئەکتەرەکانیش و دەرێنەرەکەش پایدیان بۆ دام دوایی لە زۆر شانۆگەری تر بەشداریم کرد دوایی لە پشتی شانۆوە دیکۆر و جلوبەرگ و دیزاین و ئەوانم زۆر کردووە زۆربەی دەرهێنەرە بە ناوبانگەکانی هەولێر مامۆستا تەڵا سامان بە ڕەحمەتوی ئەوە ئیشی ئاعتیمادیان لەسەرکردم بۆ دیکۆر و مامۆستا لە تیفنەمان بۆ جلوبەرگ و ینی ئیشی دیکۆر و جلوبەرگ و پشت شانۆشم کردووە وردە وردە هاتمە ناو کاری کورتە فیلم و فیلمی درێژ و ئەمانە هەڵبەتە دایم بە بۆچوونی من خۆمی یەکم لەو کەسانەی کە لە پشتی کارەوە زۆر ئەوە ناڵم بڵم بیۆپی و میاشتێک بەڵام زۆربەی کارەکانم کردووە بۆی هاوکارم بێت کە نواندنم کرد بزانم مەسەلەن کامێراکە ئاوایە من چۆن دەرەکەوم تیاوە ئەمە زۆر گرنگە بۆ کەسانەی کە عاشقی هونەرت ئەوەی جەنابی شتێڵی ئەڵێ جلوبەرگ ئەوە ئەمە شتێکی تری تایبەتی بۆ تۆ دروست کردو کە هەمیشە ناسینەوەی ڕنگ و جلوبەرگەکان وەکو لە کۆتا دراما بینیمان کە جەنابەت لە زۆربەی کارەکان تا خۆت بردووت بەڕێ و بڕیاردەری کۆتایی داوە ئەمە وای کردووە کە جوانتر کارەکان هەنگاوەکان بنیت لە خێزانەکە تا کەسی تریتیای هونەرمەند یاخود بە تەنها خۆتیت یعنی لە سەرەتای ژیانە ماڵی باوکت لە ماڵی باوکم برای گەورەم ئیسماعیل لە ساڵی هەشتاکان لە تیپی شانۆی هەولێر بوو لە چەند شانۆگەرێک و درامای تەلەڤیزیۆنی بەشداری دەکرد هەر ئەویش بوو هاوکاری کردم کە من کاتێک ویستم بێمە ناوکاری شانۆ لەبەر ئەوەی ئەو پێشتر دەرهێنەر و ئەکتەرەکانی دەناسی ڕێگەی بۆ ئاسان کردم کە خۆشترەوە منی ناسان بە دەرهێنەرەمانە ئیش ینی ئەوەش فرسەتێک بوو بۆم دروست بوو چون پێشتر هەر باسمە کرد حەزم لە ئەکتەریە حەزم لە هونەرە ئەمێ بێمە ناوهونەر تا ڕۆژێک وتی وەرە بابت بم بە دەرهێنەرێکت بناسن بزانام ڕۆڵت دەداتێ ئیترەوە تێستی کردم و لە تێستەکە دەرچووم و وەرگیرام یەکەم هەنگاوم بوو هاتمە ناو ئیشی کاری هونەریەوە دوای ئەمە لە خێزانی خۆمانە ئێستا بەس ئەو دەمێکە وازی لە کاری هونەری جار و بار دەرەکەوێ لە ئەکتەریە
بەڵام لە ناو خێزانی خۆم هەردی کوڕە گەورەکەم ئەوە دەمێکە لە ناو کاری هوەریشی کورتە فیلمی کردووە 3-4 کورتە فیلمی کردووە ئەکتەری کردووە زۆر ئیشی بەرهەمهێنانی زۆر کردووە ئێستش هەر لە بەشی 1 و 2 ئەدیابین خۆی بەڕێوبەری بەرهەمی کارەکان بووە لە دەرەوەی منیش بۆ خۆی هەر خۆی پێگەیاندووە ینی زۆر وەختە بە 2 ساڵ 3 ساڵ لەگەڵ منە نەبووە بەڵام بە خۆی ئیشی کردووە هێوریش ئەمە هەر لە ناو خێزانی خۆمە ئەویش حەزی لە گۆرانی ڕاپە بە ئینگلیزی ڕاپ ئەڵێ و هەستی مۆسیقای هەیە و چەند کلیپێکشی کردووە بەڵام بەس لە یوتیوب بەڵاوی کردوتەوە لە ئەکتەریا لە مناڵیەوە چەند جار ئەکتەری کردووە لە ئاخر ئیشیش ڕۆڵی هەبوو لە ئەدیابین ڕۆڵی میرخاسیە بینی بەڵێ ئەوەی کە براکەی بارزانە ئەوەش هێوری کوڕمە چەند منداڵت هەیە؟ بەڵێ من سیان هەردی و هێور و هێلینی کچم ئەویش کۆلێژی بایۆلۆژی میکرۆبایۆلۆژی تەواو کردووە ئەو حەزی بە فەن نەبوو بەڵا لە بیداتە حەزی لە گۆرانی بوو دەنگیشی خۆش بوو ئێستش دەنگی خۆشە لە کۆبوونەوەی خۆمانە هەر ئەیڵێ بەڵام گەشتە قۆناغێک من ویستم بە چەند مۆسیقێکی بناسیێن و ئەمانە کە بێنمە ناو بۆ خۆی زۆریش تەشجیعم کردوتم دەنگت خۆشەمەی فەوتێنە بەڵام ئەو زیاتر حەزی لە خوێندن بوتینە ئەتیمان بە خوێندنم چوو تاوای کۆلێژی تەواو کرد میکرۆبایۆلۆژی تەواو کردووە بەڵێ ئێستا لە ماڵ و حاڵی خۆیەتی و تەمەند درێژن و خوابەتی بێڵن هەمیشە بۆ هونەرمەند پشگیری خێزان زۆر گرنگە ئەمەش وەکو جەنابە باس کرد بۆ پێی کە برا گەورەکەت پێشتە ئەوە بووە ینی هەمیشە پشگیری خێزانت هەبووە ئەمە واولێکا زیاتر و زیاتر بچیتە پێشەوە لەوەی کە مەسەرەن لاوانەیە کەسێک ئەگەر باوکی لە زەمانێکا کە بڕیاری داوا بێ بە هونەرمەند باوکی و توتی نابێت ئەمە ڕێگەیکی تۆ نیە حەزەکەم ببی ئەوە حەزەکەم تۆ هیچ خەونێکی تر نەبوو بێزگە لە هونەرمەندیوە نییە؟ بەڵێ ببیت بەچی بەڵێ لە هینە با من سەرەتا قۆناغێک لە ژیانم هەبوو حەزم بە خوێندنەوەی کتاب زۆر دەکرد بە تایبەتی کتابی ئاینی مەخوێنەوە ترەوە بوو چوومە قوتابخانەی ئاینیشم خوێندووە تا قۆناغێک ینی لە پەیمانگای ئیسلامی خوێندومە دوایی هاتمە دەرەوە ئیتر خەریکی ژیان و معیشەتی خۆمم بەڵام خەونی ئەساسیم من هەر لە مناڵیەوە خەونی هونەرم هەبوو یعنی ئەکەوتمە هەر بوارێکی ژیانەوە ئەمزانی ڕۆژێک هەر دێمەوە ناو هونەر بەش باز بوو زوو هاتمەوە یعنی لە تەمەنێکی کەم بچووک هاتمەوە ناو هونەر بۆی پێڕا بگەم جوانتر بەرەو خۆم دروست بکەم زۆر ڕاستە ئەو هەڵبەتە زۆربەی زۆری دەرهێنەرەکان بە کورتە فیلم دەست پێەکەن چەند کورتە فیلمێک ئەەکەیت ئەمە هەم بۆ بناردنی بۆ فستیڤالەکان ئاسانترە وکو هەمومان ئەزانین و بۆ ئەوەی کە کەسەکان لە ماوەیەکی کەما تۆ بناسن وکو دەرهەنەرێکی کورد هەم وەکو ئەوەی کە تەجروبەیەک بۆ فیلمی درێژ لەو کورتە فیلمیانەی کە جەنابەت کردوتە کامیان لە دڵتا زۆر شیرین و تایبەت یاخود چەند کورتە فیلمت هەیە؟ من 5 کورتە فیلمم هەیە کامیان زۆر تایبەتە لەلات دۆستی چییە؟ ئەمەم زۆر بەدڵ کرد یعنی حەزم لە چیرۆکەکەی بوو لە ساڵی 90ەکان کردم ئەو فیلمەیە فیلمی دۆستی چیا بوو ئەم فیلمم زۆر بەڵاویش بووە لە فستیڤالەکان خەڵاتێک شموەرگرت لە یەکەم فستیڤاڵی کورتە فیلمی هەولێر ئاڵای زێڕین خەڵاتی باشترین سیناریۆیاندا پێم ڕاستە جەنابەت زۆر فستیڤال چویت بەڵێ زۆر وڵاتیش گەڕاویت هەمیشە کە دەست پێیەکەیت لەگەڵ کەسێکە کە کورد ناناسێت یا ئەو زمانی کە تۆ شویت ینی وکو ئێستانە بۆ سۆشیال میدیا ئەوانە ئاوایی بەخۆت بێ چۆن لەگەڵ کەسەکانە چۆن شەرحیاتی خۆتت بۆ ئەیاوکو دەرهێنەرێکی کورد بەوە دەست پێیەکرد کە ئێمە نەتەوەیەکی زوڵم لەکراوین یاخود نەخێر وکو دەرهێنەرێکی کوردێک سەرچتە باسی فیلمەکانەوە بەڵێ ئێمە زۆر فستیڤال چوم ینی تقریبا لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتە ئەوروپیەکان لە وڵاتەکانی ئاسیا یابان و کۆریا و زۆر چوومە بەڵام لە بیداەتی ئێمە کە چوینە فستیڤال یەکەم ئیش من لە فیلمی پەڕینەوە لە غوبار بەڕێوەبەری بەرهەم و پرۆدیوسێری کاک شەوکەت ئەمین بووم لە یەکەم فیلم بوو دروستمان کرد بەیەکەوە یەکەم پەخشی فیلمەکەمان لە فستیڤاڵی قاهیرە بوو جا ئەم نەمانەزانی ینی ئەتەکێتی فستیڤال چییە و ئەمانە هیچ نەمانەزانی بوونی نەبوو لە لای ئێمە فەرشێکی سووری زۆر گەورەیاندا نابوو ئەو بەر هەمووی سەحافە و جا زۆر ینی وەکو ئەو کات هەر ئێستش خۆیان مسرەکان ئەڵێن هۆلیۆدی شەرقا ئەوە ئەڵێن
چون نخبەی هۆلیودیش حزوریان هەیە لە فستیڤالەکان بێجگە لە وڵاتە عەرەبی ئەوروپیەکانیش لەسەری فەرشەکە و کاتە عومەر شەریف مابوو ئەو بەڕێوەبەری فەخری فستیڤالەکە بوو لەگەڵ عزەتە بۆ ئۆف ئەو بەڕێبەری فستیڤالەکە بوو بەڕێبەری تەنفیزی بوو لەسەری فەرشەکە وەستاون استقبالی میێوانیانە کرد بۆ ئێمەش زۆر سیر بوو من مەسەلەن لە کوردستانەوە تازە فێری هونەری سینەماوین فیلمێکمان کردووە ئەم ئەملاقانە لەوێ و ئەو هەموو نجوم و ئەستێرانە ڕاستەخۆ بوو بەڵێ ئیتر وەستاین کە لە مارسیتسەکان ئێمەیان برد لە سەرینەکە هاتی نەخوارەوە نەمانەزانی چی بکەین ئەو لە هەمووی ڕۆژنامە نووس بوو ئەو لاش خەڵک بوو ڕاستی تەسەوریەوەمان نەبووە بێ بەسەر ئەو فەرشە سوورەیە بڕۆین و ڕەت بین وەستاین یەکێ هات ڕاکردن لە زانی لێمان تێک چووە وتی بۆ وەستاونەوە فەرشە سوورە بۆ ئێوە دانراوە منیش کە زانیم فەرشەکە بێ بڕۆیت ئیتر لە ئیستقبالمان بۆ عومەر شەریف و ئەزەدە بە ئۆف وەڵا چەند هەنگاوێکمان ناوان لە بەرزایی تر بوون وتی بێریا بڕۆن ئێمەش بەسەر فەرشەکە ڕۆشتین چاکوچۆنیمان کرد و بە خێرهاتنیان کردین و پێشتر لە مؤتەمەری سەحەفی ئەزەدە بە ئۆف قسەی لەسەر فیلمەکە ئێمە کرد گوتی مفاجەیەک لە فستیڤالەکەیە فیلمێک لە عێراقەیە بە ناوی پەڕینەوە لە غوبار شتێکی زۆر جوان و گەورەیان کرد لە مؤتەمەر جا کە دۆقەمان لەگەڵی کرد خۆمان ناسان کاک شەوکەت وتی من دەرهێنەرم ئەوەش پرۆدیوسەری ئیشەکە وتی من لە مؤتەمەری سەحەفی زۆر باسی ئەوم کردووە فیلمەکەی ئێوەم بینەوە زۆریشم بەدڵە ئێتر ئەوە هین بوو یعنی بۆم ئێمە خۆش من یەکەم جار یەکەم فستیڤال لەگەڵ عومەر شەریف ئەوە هەر خۆی لە خۆیان کورتە فیلمێکی زۆر زۆر جوانە یعنی وەکو دوو کەس ئەچیتە شوێنێکەوە لە دنیایەکی تراکە تۆ بەری نەکەوتوی دوو عملاق بەرە ئەوەی کە تۆ باسێک لێسا من وەکو سیناریۆ هاتە بەرچاوم ئەوەشمان نازانێ کە ڕەت بووین سەحەفە زۆر بوو 200 کامێرەی لێ بوو اینجا مایکیان پێ بوو بانگیان نەکردین بۆ مقابلیان فۆتۆگرافستەکانی و ڕاوەستن با ڕەسم تامگرین ئەوشمان نەدەزانێ ئەشڵەژەی بەر شتێکی تازە لە ڕاستیان مەسەلەن ئەوەشمان نەئازای وتیان دوایی وتیان ڕاوەستن کاکە با فۆتۆشتان بگرن ئیتر فۆتۆمان دوای وردە ڕاهاتین ئیتر فێر بووین چۆن بەسەر فەرشی سوورا بڕۆین و ئەتەکێتی فستیڤال چییە و جا لە خڕبوونەوەکانە تۆ باسی ئەوەت کرد مەسەلەی کە چۆن خەڵکتانە بینی من زۆر یادگاری هەیە لەگەڵ زۆر ئەستێرەکانی دنیا بەریەک کەوتوین مەسەن عەرەبیەکان هەر ئەوەی لە قاهیرە ئێمە چون 2 جار 3 جار چوین من هەر بە فیلمی خۆشم و بە فیلمی کاک شەوکەتیش هەر چوم لە فیلمی پەڕینەوە لە غوبار فیلمی گەڕێکی داوەڵەکانی خۆم بەریانەکەوتین ئەستێرەکانی مەسر چون من عەرەبیەکە و مسریەکەشم باشە تعجوبیان لەوە دەهاتکە حتا لە کەناڵەکانیشیان هەر بە مسری لە مقابلە چوومە زۆر نیل سات و ئەو کاتە مقابلەمە کرد جارێکیان ئەو پرسیارەی جەنابتم زۆر بەلاوگرم بوو بۆ ئەو نوکتە مهمە کاتی نان خواردن بوو لە بۆفێکی مەفتوح بوو ئەحمەد ماهر ئەکتەرێکی بەناوبانگی مسرە یعنی لە ڕافد الهەجان و کۆمەڵێک ئەفلام و مسلسلات بەناوبانگە لە ئەکتەرە کەونەکانە لە پێشم بوو زۆر محتەرەم وتی فەرمو پێشکەوە ناوتم نا یعنی ئەویست من بە پێشە خۆی بدا بۆ خواردنەکە وتم ناتۆ لە پێشەوە بڕۆ دوایی خۆی پرسیارێک گوتی الأخ منين يعني تقول لك وتم من لعب قلت عراق قلت الله يرحمه الرئيس صدام حسين هوايوت منيش قلت راوس قلت مزالة وباب هي بقينا مسألتها قلت من كردم وصدام رئيسك باش نبوه قلت شون والله وقائد الأمة العربية قلت أوابي من تيد بقينا قلت وسطوا 8,000 كردي أنفال كردوا تو هونەرمەندێکی گەورەی ناوی پشتی دکتاتۆرێک بگری راپە وتی چۆن شتی وای کردووە وتم 5,000 کوردی کیمیاباران کردووە لە هەڵەبجە ئاوا کاک هاوارە مستەفاخان ئەویش لەگەڵم بوو لە فستیڤالەکە بانگی هاوارم گوتم ئەو کاتە لە مەسرەی خوێن گوتم کاک هاوار توخواهانێک دیکۆمنت بێنە بە سیدی بابی دێنێ وتم هەمانە ئەتێ بیبینی وتی ئەگەر بە چاو بیبینم باوەڕەکەم وتم دە باشە توخوا بەیانی بیهێنە بابی دێنێ بە ئەو هونەرمەندە مسریانە با بزانن کاکە لە عێراق کورد ئەمفال کراوە سەدامیش دیکتاتۆر بووە وتم بە ئەو وجهەت نەزەڕیان پێ بگۆڕین یعنی وەزیفەمان بوو لە مؤتەمەری سەحەفیەکەی کە فیلمی پەڕینەوە لە غوبار لە قاعەی گەورەترین قاعەی
ئۆپێرا کرابوو هەموو هونەرمەند و نقادەکان هاتبوون لەوێ ئێمە حربێکی گەورەمان لەگەر ئەو ڕۆژنامە نووسا عەرەبە متعەسبان دەکرد کە ڕقیان لە قەزیەی کوردە و کەیفیان بە کورد یعنی ئێمە نەبە سینەمامان کردووە ئێمە شەڕی کێسی ئەمانەمان زۆر من یەکەم سەفرم 2015 چوون بۆ میسر کەسێکی زۆر ئاسایی شۆپێکی فۆلکلۆری هەبوو لە ناو هۆتێلەکەی کەتیای بووین وتیەوە چ زمانێکە وتمان کوردیوتی و خەڵکی کوێن عێراقین ئەوە بە عەرەبی قسە ناکەن ئێمە کوردین ئیتر زۆر بە شان و باڵی سەدامە هەڵیاوتی بەس ئێمەش عینەن قسەی جەناب بووتمان وانە ئیتر شتەکە چۆن کەوتەوە لە ئاخیرا ئەوە گریا و ئێمە دانیشتوین بە دیارە و باسی مۆزوعمان بۆ کرد باسی هەڵەبجەمان بۆ کرد ئێمە ئاگامان لەو شتانە نییە هەڵبەتە ئەو کاتەش تۆزێک شتەکان جیاواز بوو ئەگەر بینە سەر فیلمی شیرین و فەرهاد شیرین بەس خۆی قسەکە فیلمی شیرین کە بە تەواوەتی توی ناسان لە هەموو شار و وڵاتەکان و بینەرێکی ئێجگار زۆری هەبوو ڕیکۆردێکی زۆر باشی شکان لە سینەما و دەستپێکی بەڵێ دەستپێکی ئەوە بوو کە جارێکی تر بینەر ئاشتکەیتەوە بە سینەما زۆربەی کەسەکانی هەستەکەم چواردەورێت باوەڕیان بەوە نەبوو کە بینەرێکی باشێ بێت جەنابیشت قسەمان کرد باست کرد کە ئەگەڕای بە دوای هۆڵەکە کە زۆرترین بینەر جێگە بێتەوە چۆن بەرامبەر ئەم شتە وەستایت و سلماندت کە ئیشەکەی تۆ بینەرێکی باشێ بێ من دوای ئەوەی کە چەند ساڵ مەسەن ئیشی ئارتمانە کرد بۆ فستیڤالەکان دامە بیرم لەوە کردەوە ینی ئەو کاتەوە زاتی ڕۆشنبیری بودجێدا بە هەموو شارەکان کە فیلم دروستکەن بەڵام زۆربەی دەرێنەکان فیلمیان بۆ فستیڤال و بۆ خەڵات دروستە کرد من وتم ینی لەنا ئەو هەموو میزانیانە با من بیرکەمەوە یەکێ لەو میزانیانە فیلمی شیرین بیکەین بە فیلمێکی کۆمێرشاڵ بۆ خەڵک لە سینەما بە بلیت بیفرۆش ینی نەریتی سینەما بێت دروست بێ هەر ئەوەنێ فیلم بۆ فستیڤال بکرێن لەسەر ئەو ڕۆیایە بووی تر کە چیرۆکم هەڵبژارد ئەمانە من باوەڕم بەوە هەبوو کە ئەتوانم مخاتەبەی بینەر بکەم و لەکوێ بینەر دێتە ژوورەوە کۆمەڵە فەزا ئەتمۆسفێرەیە بۆ بینەری ئێمە خۆشە حەزەکە ببینێ ئەو ستۆریانە ببینن ئێتر ئەو محاولەم کرد لە کاتێکە کە هاتم لەگەڵ هاتمە بەڕێبراتی سینەما هەموو هاوڕێ من هونەرمەندەکان و ئەکتەرەکان وتم کاکاوە یارمەتیم دەوتی من یارمەتی دەدەموتم قاعەیەکی باش بدۆزینەوە لێرە گەڕاین بەسەر قاعەکانی سلەیمانیە تا هۆڵی ڕۆشنبیری و گەلەری ڕەند و فڵان و ئەم شوێنانە سینەماش لە ڕاستیە پێشتر من معمەلەم لەگەڵ کردبوون داوای پارەیەکیانە کرد هین بود یعنی ماندی بوونمانە ڕۆیشت سینەمایەکی واژ نەبوو تازە کرا بۆ سەریز یەک سینەما هەبوو ئەوەی ئێستا سەرچنار بەڵام چون بیدایەتی بوو کرێشتی گرام ئەمیشم پێ بچووک بوو هۆڵەکانیان کەم بوون یانێ و کاتی 100 نەفەری بوو تا گەورەکەیان نەبوو ئیتر بیرم لەوە کرد ئاخر جامنی بردە تەلاری هونەر چون قاعەکەم بینی 1000 و نازام 200 300 400 کورسیە وتم ئەمە باشە کاک بارزان بە ڕەحمەت بێ ئەو مدیری ئەو قاعە بوو لەوێ وتی کاکەوە ناکرێ ئێرە گەورەیە پڕ نابێتەوە کرێکەشی گرانە و واو وتم نە من ئەتوام ڕۆژێ 3 عەرزی گوتیان 3 عەرز ئێمەڵێنی بە 1 عەرزیش پڕ نابێتەوە تۆڵی 3 عەرز کاکە 2 عەرز بەڵام کرێکەی گرانە و فلانە و ئەم 4 ڕۆژی جەژنەش ئەبێ مقدمە بدێت چکێمە متاکدین خەسارەتەکەی وتم کاکە ئەو کرێت 4 ڕۆژی مقدمەش بەڵام تۆ 1 مانگیشم بۆ ئیمزا بکە چۆن دەرم نەکەی دوای فلیمەکە بە ئیش بکەوێت ئیترەوە بۆ ئەکتەرەکان لەگەڵ خۆمە پیانی ئەوانیش ینی وەکو بڵی سیقەیان نەبوو مفازەیەک لەو مۆزوع بوو وتیان کاکە ناکرێت و بۆ قاعە گەورە گرت و دوای خەڵک نێ ئابروومانە چێ و بۆ ئەکەی و ئەنجا من نەهات ینی ڕۆژی یەکەم بۆ افتتاحەکەی نهاتن لە ماڵەوە بوون منیش سەعات 4ەکە یەکەم عەرز بوو لێ و تەلەفۆنیان بۆ کردم وتیان چۆنە خەڵک هاتووە نهاتووە منش وتم یەک کەسی تیانە وتیان نەمانوت کاکە بۆ حیامانە بی بۆ ئەمان بێ وتم کاکە هەردوو عەرزەکە بلیتی فرۆشتاوە کەپسە وەڵایتر هاتن بەڕاکردن هاتن ئەکتەرەکە وتیان مادام وایە دێین من خۆم باوەڕم بەو شتە هەبوو کە بینەر دێت ینی خاستن خەڵکی سلەیمانی هونەردۆستە عاشقی فیلمە عاشقی سینەمایە یعنی جوانش لە فیلم تێ ئەگا یعنی جمهوری نەمبەروەنە لە کوردستان من خۆم بە عینوانی ئەوەی من نێزگەی 30 ساڵە لە
لە کوردستانە ئیشەکەم ئەم کاریشانە و فیلمم زیاتر کردووە فیلم من حەقمەیە ئەو عینوانە بدەم بینەری نمبەر 1 لە کوردستانە لە جوگرافیای خۆمانە لەو هەرێمەیە ڕقم 1 سلەیمانیە ینی دایمەن لەسەر ئەساسی ئەوە من وەکو دەرهێنەرێکی ئیشەکەم کە حساب بۆ بینەری سلێمانیەکەم بینەری سلێمانی تەجروبە و ممارەسەی ینی حتا ینی هونەرمەندانی سلێمانیش ئەمان کە لە کارێکی هونەریە ئیشەکان حساسەتیان زیاترە لە هەڵبژاردننی ڕۆڵ و دەور و ئەمانە ئەمە بیانی شتێکی واقعیە ئەم حاڵەتە ڕوویە دوای لەخوا بە زیادە جمهورێکی باشی هەبوو زۆر باشی بەدەستێنەوە بینەرێکی زۆر باشی هەبوو ئەوە ساگە بڕۆینە باسی درامای ئادیابین یەکەم جار لە سیزنی یەکەمەوە باس بکەین بیرۆکەی دراماکە لەکوێ سەری هەڵگرت چۆن بڕیارتانە درامایەکی لەم شێوازە مێژووی دروست بکەن کە زۆر جێی دەستخۆشیە و چەند جارێکی ڕاستە خۆ بە خۆتم وتە زۆر جێی شانازیە بەڕاستی بەڵێ سپاس دەکەم سپاسی دەستخۆشەکە دەکەم لە ڕاستیدا من بەر لەوەی ئەدیابی دروستکەم من 10 ساڵ پێشتریش سیناریۆکەم لە مێژە لە چەند ڕاگەاندیش باسم کردووە هەر فکرەی دروستکردنی درامایەکی مێژوویم هەیە بەڵام من بە شێوەیەکی ئینتەرناشناڵ سکێچی ئەو درامایم کردووە ینی ئەمەوێ درامایەکی مێژووی کوردی ئینتەرناشناڵ دروستکەم بە حەدی ئەقل کەمترین شوێن بەلانی کەمەوە لە 20 وڵاتی ڕۆژهەڵاتی ناوڕازیان دەوروبەرمانیان چەند نوسخەیەک بڕوا بۆ ئاسیا بۆ ئەوروپا بۆ ئەمریکا ئەمریکای لاتین خەریتەم بۆ ئەوە کێشاوە بە وردی ششم لێ کردووە چونکە لە هەڵبژاردننی سەبجێکت هەموو سەبجێکتێک ناخوا بۆ ئینتەرنەشناڵ هەندێک زۆربەی سەبجێکتەکان لۆکاڵن هەر لە ناو خۆمانەی خوا تەئسیر لە خۆمانەکە شتێکی لەم بابەتەم داڕێژ کە ئیشی لەسەر بکەم هەر چاوەڕێم کرد باجێت هەتا ترێلەرێکیشم دروست کرد چەندی منێک مهێنا دروستم کرد وتم بۆی سپۆنسەری بۆ پیاکەم پێم کۆنەبەوە دراما زۆر کاریگەرە ینی ئەو هاوڵاتیان ئێمە هەموو پێویستیان بە دراما و بە فیلمە میزانیان بۆ تەرخاکەن ئیتر ئەوە بوو منیش اتفاقم لەگەڵیان کرد وتم ئیشەکەم لەو درامایە تا توێمان کرد و تا اتفاقاتی هەموو شتێکمان کرد و کەوتمە ینی بۆ من تەجروبەیەکی نوێ بوو بەڵام من لە مێژیشە تەمرین لەسەر ئەوە دەکەم ینی من ماوەیەک لە ڕیکلامیشمە کرد لە بواری ڕیکلامە کاتێک ئەو کاتیشی سینەما و فیلم نەما بوو کۆمپانیەکی چکۆلم بۆ خۆمدانا ڕیکلامم دروست دەکرد لە ناو ڕیکلامەکانیشمە تەمرین مەکرد کە دیمەنی تاریخی وایە ئەو کاتانەی کە بۆ هونەرمەند زۆربەی کەسەکانیش کە بە بەردەوام ئەوم بینیوە دروست کرد ینی مانەوە لە کارەکەیە شرد نییە ئەو فیلمەیە خۆ درامابی کە حەز لێ بەس مانەوەت لەو جوەیە و تاقیکردنەوەی شتەکان لە ڕێگەی شتێکی ترە زۆر یارمەتی زیاتر ئەیات هەموو کات کار درامایەک دروست دەکرێت سیزنی یەکەمی بەقوترە لە سیزنی دوو هەمیە کە سێریەکەین ئادیابین دڵخۆشەکە و دەستخۆشەکە ئەوەیە کە سیزنی دوو زۆر جوانتر و پڕتر و تێرتر بوو لە سیزنی بەڵێ سیزنیەکەمیش جوان بوو بەڵام مثلەن من لە سیزنی دووە کە سێرمە کرد ئەکتەرەکان زۆر جوانواندنیانە کرد هەموویان کە ئەوە ئیخراج و هەنێک تەکنیک و ئەوانە پێرفێکت بوو ینی هیچ غەڵەتێک تەنانەت سەر قەڵەمێکیش نابینیتیایە و ئەمە هیلاکێکی زۆر و جێشێکی باشی ئەوێ لە پشتیەوە بەڵام تۆ چی وەڵامی ئەو کەساناییتەوە کە مناقەشیان لەگەڵک یاخود کە ئەیبیستیتەوە وەڵا پارێکی باشی بۆ سەرفکراوە بۆیە ئاواکاری کردووە تۆ دەست بە بۆچوونی تۆ پارە بەڵە یارمەتی دەرە بۆی کەشتی باشتر بینیت بەڵام کە بیرۆکەکەت نەبوو کە نەتزانی کارەکە بکەیت چەندت پارە پێ بێ ناتوانانی کارێکی باش بکەیت هەموو بە یەک کۆمەڕبووتە مەسەلەی بودجە و خبرا دووشتر لێک جیا ناکڕنەوە پرۆداکشن سینەمایی تۆ ئەگەر بودجەت هەبێ بەڵام خیبرەت نەبێ ناتوانانی یا خیبرەت هەبێ بەڵام بودجە نەبێ دیسان ناتوانانی ڕاستە ئەبێ خیبرەت هەبێ ینی لەوە ڕەنگە کەسێک ئێستا دەیان دەرهێنەری تربێنی هەر بەو بودجێ من بدە دەستی ڕبعیشی منیشی پێ نەکرێ کە خیبرەی نییە ڕەنگە لەوانەیە یەکێککە لە من خەبیرتر بێ لە بودجێ دوو بەقەدەر من جوانتیش بتوانێت بۆ بودجێ بیکە ئەو ئەمێنێتەوە سەد توانایی ئینسانەکان بەڵام دیسان من بە حکمەوەی لە بواری پرۆداکشن زۆر ئیشم کردووە لە کوردستانە ئەو بودجەی کە من سەرفم کردووە لە ئیشەیە هێشتا ڕبعی ئەوە نییە کە من پێویستم بۆ بەڵام بە حکمی خۆم و ستافەکەم خبرەمانە بووە کەم مەسرفیمان کردو تازە توانیمانە بۆ بودجەیە
ئەگە وەکو ڕقم باز بکەی لەگەڵ ئیشەکان بەراوردیکەی ئەمە هەر بوو جە نییە بەڵام دیسانێمە نامانەیە بوەستین ئیشەکەین ڕاستە ئەمە مەسەلەکە ئەوەیە نازم لە ناو پرسیارەکە شتێکە و بیرم چوو ئەو بیر و بۆچوونەی تریش کە من زۆربەی کەسەکانم دوانوە سەبارەت بە دراماکانی ئەم ڕەمەزانە کە جارێکی تر ئەڕۆنەوە ناو ئەوەی کە مێژوو لەوانەیە هەنێک دەستکاریت کرد بێ هەنێک ئەوەت کرد بێ من زۆربەی کاتومە دیکۆمنجیایە و دراماجیایە دنیایەکی تر و جوانکاریەکی تایە ئایا هیچ زەختێکت لێکراوە کە ئایدۆلۆژیایەکی تایبەت یاشتێکی تایبەت یا بنووسیت یاخود نەخێر لە دیکۆمنتی مێژووە شتەکانت هێناوە نەخێر ئەوە لە سەرەتادا یعنی من مخەوەلم وەکو دەریهێنەر کە چونکە سیناریۆکە کەوتە ئەستۆی من مایەوە لە دیزنی یەکەمە کاک کەریم سیناریستەکە لە بیدایەتی ئیشەکە پێش ئیشەکە خوافی کام مرد ترەوە بوو بەڕێبەری دەستگا سیناریەکە وتی توانای تەیە خۆت بینوسیە و تەواویکەی وتم بەڵێ هەر سیزنی دووش خۆم سیناریۆکەم نووسیە و ئیشم لەسەر کرد بەبەستم لەوەیە سانسۆر نییە لەسرم لەوەی کە بڵێ ئللا تۆ ئەبێ ئەم شتەیتیا بێ یان تیای نەبێ بەم ڕێگایبی بێ ئەمەتیانە من مەسەلەن ئەو شتانێکە قەت حەزم لێ نەکردووە ئێمە تاریخی ئەمە زۆر شتی تیا ناخۆشە یان ناشرینە ڕاستە من پازەدەم لەسەری ڕاستە من مخەوەلم هەموو شوێنێکی جوایە یعنی هیچ کەسێک نایەت مێژوو خۆی بە ناشرینی باس بەڵێ حەز ناکەم من پازەدەم لەسەری ئەی گێڕمەوە هەنێشت واقعەکە و حەقەتەکەی چۆن بووە ئەی گێڕمەوە ئەمانم هیچ مداخەلەک نەبووە لە ناو ئەفکارەکەیدا بەعکسەوە من هەوڵم شتی جوانتر ینی قەچێکە با مۆژی خۆمان جوان کەین چکە تۆ حسابی هەر کەسێکە فیلم دروستەکە ینی هەموو دنیا کە دراما و فیلم دروستەکەن حسابیەوەکەن 20 ساڵی کەنەوەی داهاتوو چۆن ئەم درامای ئەبینێتەوە 30 ساڵی کات چکە ئەمە شتێکە ئەمێنێ لە ئەرشیف خەڵک دێت دیسان مراجعەیەکە و مەوزوع و بابەتی لە ناو دەرئێنێ لەبەرەوە باشتر وایە ئێمە شت بەس بۆ ئەمڕۆ نەنووسین زۆر ڕاستە بۆ ئایندە شت بکەین ڕاستە هەر ئەکتەرێکم دوانوە لە ئەکتەرەکانی تۆ ئەمە زۆر دڵخۆشی کردم هەر ئەکتەرێکمە دوان ئەمود زۆر تایبەت بوو نواندنەکەت زۆر ئاوا بوو چۆن بەم ڕێگای ڕۆشتی ئێستا کەشتێکی تازە لە دراما و لە فیلمی کوردیا هەیە ئاکتین کۆچ ئەهێنن کە بە بۆچوونی من ئاکتین کۆچ بوونی لەسەر سێت غەڵەتە لە پێش کار ئەبێت کارەکانی تەواو کات کۆتایی پێبێنێ بۆ کەسێک کە فەنان نەبێت کە نەزانێت کارەکتەر بدۆزێتەوە هەستەکەم ئەم شتە تۆزێک زیادە ڕوویاوە لە ڕووی پرۆدەکشنەکان و ئەگەر ئاگادار بیانە بەس هەر ئەکتەرێک تمەدوان ئەیوت کە حەسەن ئەمود مەسەلەن تۆ زۆر جیاواز بوویت بەم شێوازە ئەو تەکنیکە نەربوونیانە و بەڕاستی لە کەتەکانە هەست بە جوانی چاوی مخریج ئەەکەیت یعنی مەسەلەن ناوەستێت ئەکتەرەکە قسەکەی تەواو کرد و هەر ئاوایە سەرەکی کامێراکە هەر لە سەری ماوەتەوە جاری وایە لە هەنێک شوێنە ئەیبینیت یعنی پێویستی بە و دوور درێژکردنەوە زۆرە نییە تا چەند هیلاک بوویت بەوەی کە لە ئیخراجکەیت لەسەر سێت و نواندنەکانیش ئاگادیان بێ من بە حکمی تەجروبەی خۆم ینی ئەوەندە ساڵەکە لە یش بم گەشتمە قەناعاتی تەواو ئەبێ دەرهێنەر پقلی قورسایی خۆی هەمووی لەسەر ئەکتەردا بنێ زۆر ڕاستە سیناریۆ حتا پێت دەکری ئیشی تێدا بکە دیکۆر دیزاین ئەتمۆسفێر وێنەگرتن تکنیک ئەمانە هەمووی ئیش و وردەکاری تێدا بکە هیچ مشکلە نییە بەڵام نەهاتە ئەو ستۆریە ئەو ڕۆمانە ئەو ڕیوایەتە ئەکتەر ئەیگێڕێتەوە قورسایی هەمووی لەسەر ئەکتەرە زۆر ڕاست ئەگەر تۆ لەنگیشت هەوێت لە کامیرەیە لەنگیت هەوێت لە دیکۆرە لە جلو بەرگا لە کۆمەڵێشتا بەڵام ئەگەر ئەکتەرەکەت توانی ئەم ڕۆڵە جوان بجێڕێتەوە ئەکتی خۆی بکە ئەو درامایە ناکەوێت ئەو فیلمە ناکەوێت ئەبێت لەبەرەوە من هەموو قووەتی حتا لە ڕووی ئیسراحەت لە ڕووی خەدەمات لە ڕووی نەوعی ئیشکردنم لەگەڵ ئەکتەرە لەسەر سێتە یعنی ئەو ستایلێک کە چۆن ئەوێ لەگەڵ ئەکتەرە ئیش بکەم بۆی ئیسراحەت بکە و جوان جوان لە کارکتەرەکەی خۆی تێبگاوە چۆن ئەو دیزاینەکەوە لە لای من دیزایانی ئەو شخصێتە چۆنە و بێکەوە مناقەشە دەکەی من حتا یعنی شێوازێکمەیە ئەکتەرەکانی کە لەگەڵیان ئیش کردوم ئەوە هەموو شایدی قسێ من کە من دەور ڕۆڵەکەی دەمێت سیناریۆکەی دەمە دەستی ئەڵێ مەچی تۆ لە ماڵەوە
زۆر بەوردی خوێنێتەوە یەک قەڵەم و قاقەز لە لای خۆت دائەنێی دانیشی بیخوێنەوە بەوردی جارێک دوو هەرچی بە مێشک تا هات سەبارەت بە کارکتەرەکەی خۆت یا سیناریۆکە بینوسەوەرە و با مناقەشێکین حتا لێکتر تێ بگەین حتەن من و تۆ مناقەش ڕەنگە من لێم تێپەڕیوە ئەکتەرەکە لە گۆشەیەکەوە لە ڕووی ڕۆیای خۆیەوە ئەو سەقافەتی کە هەیەی ڕەنگە من دایلۆگم پێ بکۆڕێ بڵێ باوان نڵێ وە بوشە من لەگەڵما ینی ئەوانەی کە ئیشیان لەگەڵم کردووە لەم دوو سیزنە بە تایبەتی سیزنی دوو ئەم مناقەشە ڕوویاوە داوایان کردو وتیان بە ئاوا نەڵێن وتم قسەکە ڕاستە داوا ئەو دایلۆگە با چاکەینە وتم باشە یا من یعنی ئەو گفتوگوۆی لە بینەمان نبووە بە تایبەتی مامۆستا گەزیزە کە جگە لە ڕۆڵەکەی خۆی زۆر تەوەجوهی چون مامۆستایە بێ ئێمە سوودی لێ وەربگرین حتا لە ڕووی سیناریۆوە ئەفکاری یاوەتە پێم مەسەر مناقەشەی لەگەڵا کردوم لە ڕووی دیزانی کارکتەرەوە ئەبێ ئێمە سوود لە گەورەکانی خۆمان وەربگریم ئەوانی کە دەجروبە ئەزمونیانەیە اینجا من زۆر بە ستایلێکی خاص ئیش لە سەرکتەرم بۆیە ئەم ڕنگدانەوە بوو زۆرینەی خەڵک متتەفق بوون کە زۆرینەی ئەکتەرەکان باش بوون لەبەر ئەوەی من چەند ساڵە من دوای فیلمی گەڕەکی داهۆڵەکان کە دروستم کرد ینی من با ئەو خاڵە باسکەم لێرە زۆر گرنگە ینی بۆ دەرهێنەرەکانی هاوڕێم بۆ بینەریش ئەو شتە زۆر بزانن من لە ڕووی ئەتمۆسفێر و دەرهێنان فیلمی گەڕەکی داهۆڵەکان ئەوەی کە لە نووسینی مامۆسا شێزا حەسەنە 19 فستیڤال ڕۆی وەسی خەڵاتیشم پێوەرگرت بەڵام ڕۆژێکیان لە فستیڤاڵی پوسان لە کۆریا کە عەرزەکە تەواو بوو لە ناو مەسعەد زۆر گەورە بوو مەسعەدەکە ژنێکی یۆنانی ڕەخنەگر بوو ژنێکی یۆنانی ڕەخنەگر بوو ئاوا دەستی گرتم لە ناو مەسعەدەکە وتی فیلمەکە زۆر جوانە بەس ئاخ ئەکتەرەکانت وتی ئاخ ئەکتەرەکانت لە ڕاستیە من ئەو کاتی کە گەڕێکی داوڵەکان یەکەم فیلمی درێژم بوو من نەمەزانی چۆن لەگەڵ ئەکتەر ئیش بکەم و ئەکتەر ئەبێ دەرهێنەر باش بزان لەگەڵ ئەکتەر ئیش بکات یەکە لە هەرە زۆعفەکانی کاری ئیشی کوردی درامی کوردی ئەوەیە دەرهێنەرەکان بە خۆشمانەوە احتیمام لەگەڵ ئەکتەر کۆدی خۆیەیە ئەکتەریش جوانتر و بە مرتاحترین و ئەندنەکە کاتێک ئەزانە احتیمامی زیاتری وتی ئەم ڕەخنەگەری یۆنانی ئافرەتێکی بەتەمەن بوو وتی ئەگەر جوان لەسەر ئەکتەرەکانیش کرا ئەو فلیمەت 100 خەڵاتی وەرەگرت بەڵام وتی تۆ لە خەڵات لە زۆر شوێن مەحرومە بی لەبەر ئەکتەرەکانت نواندنی چند جوان هەڵی درامیش داپۆشێت بەڵێ هەموو خەلەلی کامێرە و دیزاین و هەمووی دادەپۆشی دەڕواتەوە جا دوای ئەوە من بوو بە عیبرەت چوون من لە ئەنتەرنێتا کلاسم خوێن ئەمریکی چۆن لەگەڵ ئەکتەر ئیشەکەی کلاسم خوێن لە ئەنتەرنێت نەمتوانی بڕۆمە دەرەوە خۆم فێری بووم چەند مانگێکی تر کلاسم وەرگرت دوای ئەوە کە فیلمی شیرینم کرد هاتم تەطبیقم کرد لەسەر شوان عەتوف و بەیان عوسمان تقریبا مانگێک 40 ڕۆژ لە سلێمانیە لێرە ساڵۆنێکمان گرت شەو ڕۆژ تەمرینمانە کرد یعنی من تقریبا بیرمێت ڕۆژی شەشەم حوتەم بوو لە تەمرینا بە کاک شوان عەتوفم وتم ئێستا تۆ فەرهادی بەڵام ئەوەی بەیانم تاخیر کرد هەتا گەیشتە 11 ڕۆژ هەر تەمرینم پێ کرد ئەیوت ئێتر لە ئاخیرا ڕۆژێک بەیانێک زوو هات سینارەکەی هێناوە بەیان عوسمان گریاوتی ئەزان ئەو شتێک کە تۆ ئەتوێ بە من ناکرێ ئەم دەورە قورسە بەس زۆریشم حەز لێ ئەو ڕۆڵە ببینم وتم نا پێتە کرێ بەس ئەبێ تەمرینکەین مانگێک 40 ڕۆژ شەو ڕۆژانە 8 هەتا 10 سەعات تەمرینمانە کرد ئەوە بوو کە فیلمەکە جەماوەری بوو تۆزێک ڕەنگە ئەو ئەکتەری ئەو سەردەمیش منیش هێشتا نەمتوانی بێت تەمسیلێکی باش بە شوان عەتوف و بەیان عوسمان بکەم ڕەنگە ینی بۆ ئەو کاتی بەڵام باش بوو ئێتر لەو ڕۆژەوە فێر بووم و دیتم نەتیجەی دەستی خۆم دیتەوە ئەگەر خۆم لەگەڵ ئەکتەرا ماندووکەم و بزانم چۆن کۆت بەرهەمەکەی ئەبینیتەوە بە قۆناختێ پەڕیم تا گەیشتمە ئەوەی ئێستا ینی ئەکتەرەکان زۆر مرتاح لەگەڵم ئیشەکە ئاسانەکەمەوە لەلایەن زیادەکان نایڵم لە ناو تەمرینە پێ بڕم ڕتم و دەنگ و ئیقاع و کارکتەر و کاریزما و بۆعدەکان و ئەوانە هەموو بە شەرح و بە تەمرین زەبتی ئەەکەین تا ئەگەینمە پێش کامێرە خاوێنە بێتەوە جا لە مۆنتاژیش یەکێ لە ئەکتەرەکان کاک مەولان لە حەڵقەی 5 6 بوو لە جوزئی دووە شتێکیان تەلەفۆنی بۆ کردم
ئەوە شار خۆشە بیگێڕینەوە. وتی تەلەفۆنی کردوتی کا حەسەن ئەم دیمەنەی شەو عرضکرا من لە کاتی تەسویرە لە خۆم قەلق بووم و ئەمە زیاد دەڕۆیم کورە لە فڵان شوێنە، بەڵام ئەم شەو لە پەخشاکە بینیمەوە ئەو شتانەی کە ئێمە لێمان جاروایە لێمان دەرەچێ ناشنێت تۆ نایلی دەرچێ هەموو پاکەکەی بۆی پاکەکەمەوە جوانوتی دەست خۆش بێ خەمی ئەو دیمەنە بوو هەنێشتی زیادم و تۆ ئەمانە هەموو بڕیوە دەست خۆش بێ. جا من لە مۆنتاژیشا زۆر هاوکاری ئەکتەرەکەم هەنێ جار منیش نایانی یا مۆنتێرەکە یا منیش هەنێشتی باشە کردی لێمان تێپەڕێ نایبینیت ئەکتەرەکە خۆی بە بیرمانێن ئەنێتۆڵێ لە تێکی فلانە ئەوەمان کردووە من بۆیم دانە ناوە یان مۆنتێرەکە دانە جاروباری غەدیشان یانێ چاکەشیان بۆکەین غەدیشان لێ ئەەکەین وار ئەکتەرە و شێوازێکی هەیە مەسەلەن هەیە لەو نوعانەیە کە بێ زۆر زۆری پێچێت تا ئاگا بە کارکتەرەکەی ئەمەش ئەیگەڕێنمەوە بۆ کەمبینینی ئەکتەرەکان کە ئەبێ زیاتر ببینی بۆیی دەوڵەمەند مێشکت دەوڵەمەندتر بێ میمۆریکی باشتر لە مێشک تا بێر کاتێک دەرێن نەکەوتی فڵانە مەشهەدم هەیە تۆ یەکسەر حازر هەتە بە هزار شێوە بینیوتە لە مێشک تا قوڵبوونەوەی هەیە بەم شێوازە ئەیکەم نەخێر ئەم شێوازم ناوێ نەخێر بەم شێوازە ئەیکەم ئەمە وایەت و ئەکتەر هەیە زۆر زیاتر قوڵە بێتەوە ئەکتەر هەیە تا نەچێتە بەردەم کامێراکە و دیسا من لەو خەڵکانم هەتا نەچمە سەر لۆکیشنەکە و دەست نەکەم بە حیوار لەو دی و لە بەرم نییە هێمە ئەم دی و لە بەردەم کامێراکە لە بەرمە ئەمە کەس بۆ کەس ئەگۆڕێت هەرێکەی شێوازێکی هەیە. ئەگەر هەنێک جار هونەرمەند بۆ تا پرسیارم بەوە بێت کە لە شوێنێک بەرهەمێکت ئەبێت لە کەناڵێک بەرهەمێکت ئەبێت ئیتر هەر کەناڵێک بلو کەناڵانی کە هەمانە ئەو بەستنەوە بە شێوازێکی جیاواز بە بۆ چوونی تۆ ئەگەر بێت و ئێمە ئاوا کار بکەین ناتوانین بڕۆینە پێشەوە بە دڵنیاییەوە تۆ چۆن وەڵامی ئەم کەسانە ئەیت تۆ لە کۆتایە هونەرمەندیت هەرج لایەنێک هەرچ ستۆریەک هەرچ لایەنێکی مەوزوعەکە هەرج لایەنێک بیرێت و هونەرەکە ئەکەی لە کۆتایە چۆن وەڵامی ئەمانە ئەیتەوە؟ لە ڕاستیە یعنی من نەبەسەر کوردستانی باشووری خۆمان شاری سلێمانی و هەولێر و دوهۆک و ڕانێ و قەڵازێ و کەرکووک و من مەهاباتیش و سنەش و عەفرین و بڵێم شارەکانی قامشلو تا ئاگاتە دیاربەکر و ئێمە یعنی شتێکی سیاسی خەریتەی بۆ داناوین جا ئەجینە ئەمە کوردین یەک پارچەین یەک ڕوحیەتین من ئێستا بیر لەوە ئەکەمەوە چۆن لە باتی ئەوەی کە بەرهەمێکەکەم بەس هەولێر و سلێمانی بەشداری تێدا بکە و بیبینن نەخێر هەنگاو هەنگاو ڕۆینە پێش من ئەم ساڵ بەس پارچەی باکوور ئەکتەرتیا بەشدار نەبوو ئەم ساڵ یەک کۆمەڵ ئەکتەری باکوور لە بەشی سیا لەگەڵ ما بەشدارە بێ ڕۆژ ئاواش چوار پارچەی کوردستان بە حکمی ستۆریەکان لەگەڵ ما بەشدارن ئەم وەکو بۆ ئەوەی لە هەموو شارەکانی کوردستانی گەورە خەڵک بیبینێ بە شوورەیە شتێک هەبێف تۆ بۆ هونەرمەند حتا بۆ خەڵکیش ینی چیاوازی نییە لە بینی سلێمانی و هەولێر و دۆکوش هەر کەسێک بەو عەقڵەبیر بکاتەوە ئێمە یەک زمان و یەک ڕۆح و هەموو یەک شتین یعنی لەسەر ڕێگای بینی هەولێر و سلێمانی 2 ساعت و نیو 3 ساعتە ڕۆژێکیاندانا ڕێگاکە بێتە 45 دقیقە ساعت بەڵام پێش شەڕی داعش بوویان تاو ناکرا ینی تۆ بۆعدی زەمانۆمانە نییە سلێمانی و هەولێر بۆعدەکەی زەمن نییە یەک کەڵچەرین یەک دەنگ ئەو شتانە نییە لە فەنە من حەزەکەم زۆرترین ئەم ساڵ ینی بە حکمی سیناریۆکەم ئەکتەرێکی زۆری سلێمانی تێدا بەشدارە کەرکووک تێدا بەشدارە گەرمیان بەشدارە هەموو شارەکانی کوردستانە ناو چیرۆکەکەمان بەشدارە ئەوتە لە تورکیا لە هەموو شارەکانە ناو دراماکانیان هەن بە لەهجەی هەموو شارەکان قسە ئەکەن لە ئێران بە لەهجەی هەموو شارەکان قسە ئەکەن لە میسرا بە لەهجەی هەموو شارەکان ناو فیلم و درامانەکان ئێمەش باوای لێبێ بێچێ بە سنەی قسە بکایەچێ بە دیاربەکری قسە بکایەچێ بە قامشلویەکی بە سلێمانیەکی بە هەولێر یەک بە ڕانیە یەک بە گەرمیانی و کەرکوچی ئەوە دەوڵەمەنی زمانەکەمانە دەوڵەمەنی خاکەکەمانە ئەتر ئەوە نەمێنێ کەسێک بێ بڵێ ئەوە هەولێرە ئەوە سلێمانیەوە دۆکە زۆر عیبە زۆر شوورەیە
زۆر زۆر ڕاستە ئێمە کورتین زۆر زۆر ڕاستە بەڕاستی ئێمە زۆر حەزمە کرد 2 ساعتی تر دانیشتینە قسەکەین کاتەکە زۆر زوو تێپەڕی و بەم هەموو جارە بە کەسەکاڵە مەگەر پەیامێکت هەیە بە پەیامێک کۆتایی بەرنامەکە بێنە من پێم خۆشە بەم پەیامی مامۆساکە ڕێک پەیامەکەت گەیشت کە سنوور نییە لە بینی کوردەکانە و درامایەکی دروست کردووە چەنەها زمان و چەنەها ئەکتەری شارەکان و جارێکی تر زمانی بادینی و زمانی سۆرانی پێکەوە قسە ئەکەن و لە یەکتری جوانتر تێگەن و بینەر جوانتر لێ ئەبینێت ئەمە زۆر زۆرجێی دەستخۆش و تەقدیرە بەڕاستی هیوادارین بەردەوام بیت مامۆستاگیان بەردەوام بیت مامۆستاگیان زۆر زۆر شانازی و پێواکەین زۆر دڵخۆش بووین کام شەو لەگەڵمانە بوویت کاتەکە زوو تێپەڕی من یەک ئەمانە پرسیارم ماوە مەگەر بەرنامەیەکی تر بێتەوە پرسیاری زۆر زۆرم ماوە ئینشەڵا بۆ دوای سیزنی سێجارێکی تر پێکەوە دانیشتین جارێکی تر قساکەین لەسەر بەرهەمە جوانەکەت بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ جەنابەت ئەگەر شتێکت هەیە فەرموو. سوپاسدانەکەم بەرنامەکە ڕاستە کورد بوو منیش هەر زۆر شت هەبوو حەزمە کرد بڵێم فرسەت نەبوو ئیتر لەبەرەوەی تایمەکەی کەمە بەڵام زۆر شتیشتمانوت سوپاس دەکەم جەناب بابەتی گرنگت ورژاند و قسەشمان لەسەری کرد ئینشاڵا دەرفەت بێ زیاترش قسە ئەەکەین و دووبارە دەستخۆشی ئەو بەرنامە جوانە هونێرێت لێ ئەەکەم زۆر زۆر سپاس لە هەموو ستافەکەش گەورە کردین مامۆستاگیان یاخوا زۆر خۆشحاڵ زۆر زۆر خۆشحاڵ زۆر خۆشحاڵ ئازیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی ئازیزی تر بە ئێوە شادە بمەوە شەوتان شاد.